داعش بە ڕێژێکی بەرچاو و بە ژمارەی زۆرترەوە ئێستا جموجۆڵەکانی لە ناوچە کوردستانیەکان بە تایبەتی دەست پێ کردوتەوە. مەترسیەکی ئەمنی زۆر لەسەر و ناوچانە هەیە. دواترین یان ڕووداوەکەی مەخمور بوو کە لەوێ بازگە دادەنێن و هاوڵاتیان دەکەنە ئامانج. ئێستا چەند هاوڵاتیەکی کورد لەلایەن داعشەوە دەستگیر کراون تا ئێستا چارەنووسیان نادیارە سەبارەت بە ڕەوشی ئەمنی و چارەسەری ئەم کێشانەی کە هەیە پڕکردنەوەی ئەم بۆشایی ئەمنیە لە ئەستۆکەیە. قسە دەکەم زیاتر لەگەڵ بەڕێز لیوا محەممەد سابیر شارەزای سەربازی لە کەرکووکەوە لەگەڵما. ئەم کاتت باش بەڕێز لیوا، ئەمەوێ بپرسم کە چەکدارانی داعش سوود لە بۆشایی ئەمنی نێوان ئەو سنوورانە وەردەگرن کە پێشتر بەڵێ سنوورەکانی هێزەکانی پێشمەرگە بووە و ئێستا سوپای عێراق و حەشدی شابی بە شێوەیەک لەو سنوورانە هەن بەڵام ناتوانن ئەمنیەتی و ناوچانە بپارێزن. هۆکاری بەرزبوونەوەی جموجۆڵەکانی داعش و ئەم چالاکیانە کە دێکات لەو ناوچانە لە ئاستی سەرەکی دابۆچی دەگەڕێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بینەر و بیسەری تەلەڤیزیۆنی 24 هیوای سەرکەوتن. ئەبینین لەم ڕۆژانەدا جموجۆلەکانی داعش بە بەرچاوە زۆر زیاد بووە و پەریسەندووە. تەمان هۆکارەکانی دیارە، هۆکارەکان ئەوەیە هیچ هەماهەنگێک نییە لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقدا و بۆشایەکی ئەمنی زۆر هەیە. ئەتوانێم داعش لەو بۆشایە ئەمنی کە ئیستاکە لە نێوان هەرێمی کوردستان و لەیان سوپای عێراقەوە بە ئارەزووی خۆی تەراتێنی تیا بکا و جموجۆلەکانی لەوێ پەرە بسەنێن. و هەروەها ئەتوانم بڵێم بە تایبەتی لەم ڕۆژانەی داهاتووە زۆر جموجۆلەکانی پەریسەندووە لە نەک تەنها لە مەخمور لە هەموو ناوچەکانی کە بە تایبەتی ئەو ناوچانەی کە زیاتر سنووریان لەگەڵ سووریا و یا لەگەڵ ئەتوانم بڵێم ڕۆژاوای عێراقدایە. لەبەرەوەی داعش ئەم جارە بە کۆمەڵێ جموجولی ترەوە هاتوتە مەیدانەوە، ئەوەیە مەفارزی بچووک بچووک بەکارهێنێ و ئیسفادە بە تایبەتی لەو شوێنانە دەکا و معلوماتێکی ئیستیخباری زۆر بەهێز وەردەگرێ لەو جێگانەی کە هێزی پێشمەرگە یا هێزی سوپای عێراق زیاتر یا ئەتوانم بڵێم کەمن یا کەمتەرخەمن یا هەر نین. ئەو بۆشایانە وەردەگرێ و لەو جێگانە مەفارز سەیطەرات دادەنا، بازگە دادەنا هاوڵاتیان یا سوپا یا پێشمەرگە ئەکەونە کەمینی ئەو داعشانەوە. جا لەبەرەوە هۆیەکەی ئەوەیە زیاتر هەماهەنگی نییە یاخود بۆشایەکی ئەمنی زۆر هەیە و ئەتوانم بڵێم هەتا ئەو شوێنانی کە سوپای عێراق یا پێشمەرگەیشی تیادایە زۆر کۆنتڕۆڵ نەکراوە. هەموو جێگاکان زۆر کۆنتڕۆڵ نەکراوە، چون کۆنتڕۆڵی ئەو جێگانە سوپایەکی زۆری دەوێت، دوای تەکنەلۆژیەکی باشی دەوێت، دوای ئالیاتی باشی دەوێت. جا لەبەرێ ئەو شتانە ئەتوانم بڵێم نییە ئیستاکێ بە کەمی هەیە. جا لەبەر و هەروەها شتێکی تریش هەیە زۆر داعش خەلایی چۆنەڵێ نووسوی هەیە و خەڵکی ناوچەکەی ئەوانەی کە لەژێر کۆنتڕۆڵی داعشان هەماهەنگن لەگەڵیانە، هاوکارن لەگەڵیانە، ئایا لە ترسا بێ، ئایا پەیوەندیەکی تایبەتیان هەبێ لەگەڵیانە. ئەمانە هەمووی هۆن بۆ ئەوەی جارێکی کە داعش جموجۆلەکانی پەیدا بێتەوە لەو ناوچانەی کە زیاتر تەماسە لەگەڵ هەرێمی کوردستاندا و ئەتوانم بڵم لەو شوێنانەی کە زیاتر کاتی خۆی کۆنتڕۆڵی پێشمەرگەی کوردستان بۆ وەڵامی ستاکێ لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەی کوردستاندا دەرچووە و هێزە عێراقیەکان بە تەواوەتی ناتوانن ئەو شوێنانە کۆنتڕۆڵ بکەنەوە. جا بۆیە بینین لێرە و لەوێ ئەو جموجۆلانە پەریسەندۆ ئەتوانم بڵێم زیاتر دەبێ ئەگەر بەم شێوەیە بەم سستیە معالەجە بکرێ و ئۆپەراسیۆنەکانیش ئەتوانم بڵێم بەردەوامە ئەکرێ هەفتەی جار وایە جارێ دووجا ئۆپەراسیۆنەکرێ، بەڵام ئەویش نەیتوانێت چارەسەری ئەو جموجۆلانی داعش بکات. جا لەبەرەوە
جموجولەکانی داعش پێویستی بە هەمە هەنگێکی باش پێویستی باشە هەر سەبارەت بە ئەو ناوچانەی کە داعش تێدا جموجۆڵەکانی ئێستا دەست پێ کردووە بەڕێز شارەزای سەربازی و ناوچانەی بە تایبەتی لە کەرکووک و دەوروبەری ئێستا داعش شێوازی تاکتیکی چالاکیەکانی خۆی گۆڕیوە پێشتر ئەگەر بازگەی دادەنا یا بە شێوازێک هێرشی دەکرد ئێستا تاوەڕەکانی کارەباش دەکاتە ئامانج لە لایەکی دیکەەوە ئاماژەتان بۆ کرد کە بۆشایەکی ئەمنی زۆر هەیە کە لە ئەو کاتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بە تایبەتی کێزەکانی پێشمەرگە لەوێ نەماون ناتوانرێت ئەو بۆشای ئەمنی پڕ بکرێتەوە ئایا سوپای عێراق خۆی کەم تەرخەمە لە پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان یا توانای ئەوەی نییە کە و ناوچانە بپارێزێت بۆچی ڕێگە نادەن کە پێشمەرگە بگەڕێتەوە بۆ شوێنانەی کە پێویستە لەوێ بێت و ڕەوشی ئەمنیە و ناوچانە بە تایبەتی بپارێزێت وەڵام بەڕێی منەوە زیاتر مەسەلەکە یعنی زیاتر مەسەلەکە سیاسیە نەعسکەریە ئەوە پێویستی بە قەرارێکی سیاسی هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقەوە پێویستە ئەم وەزع چارەسەر بکەن یعنی ئەگەر پێویستە نیەتێکی پاکیان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم وەزع چکم ئەگەر بەو شێوێ بمێنێتەوە زیاتر ناوچەکە ئاڵۆسترە بێ و زیاتر خەڵک زەرمەندتر دەبێ و زیاتر هێزی داعش پەرز دەسەنیە و زیاتر چۆنەڵێ جموجولەکانی زیاد دەبێ و زیاتیش دەبن و خەڵکێکی زۆریش پەیوەندیان پێوە دەکات لە بەرەوەی جێگای حەوانیان هەیە جێگای تەدریبیان هەیە جێگای نانخواردن و جێگای مەقەڕاتیان هەیە جا لەبەرەوە پێویستە ئەو هەماهەنگیە هەبێ و ئەتوانم بڵێم حکوومەتی عێراق تا ئێستا هەنگاوێکی باشی نەناوە بۆ پێویستە زیاتر لەو ڕۆژانەدا هەنگاو بن لێچکوم ئێمە نزیکی هەڵبژاردن دەبینەوە هەڵبژاردن پێویستی بە چۆنەڵێ بە جەوێکی ئارامە بۆ ئەو خەڵکە بە ئارامی و بە ئارەزوی خۆی بچنە سەرسندوقی هەڵبژاردن بەبێ ترس و بەبێ هیچ شتێکی تر لەبەرەوە زیاتر ئەم جموجولانی داعشیش وا دەکا هەڵبژاردنەکان یعنی بە سستی بڕات زۆر باشە گەر سەبارەت بە سنووری چالاکی چەکدارانی داعش بپرسم لە بەڕێستان بەو پێیەکەیتر ئەو ناوچانەی کە پێشووتر داعش تێدا چالاکی دەکرد ناوچێکی مەحدود و دیاریکرا بوون بەڵام ئێستا سنووری چالاکیەکانی بەرفراوانتر کردومە تا چەندە مەترسیە کە نزیک دەبێتەوە لە مەخمور لە تاوەڕەکانی کاربا بازگەدادنێت لەسەر ڕێگەی هاوڵاتیان و ئۆتۆمبیلی هاوڵاتیانی مەدەنیش دەکاتە ئامانج لەو ناوچانە بە تایبەتی ئای بەرفراوانتر بۆ بە چ شێوازێکە بەڵێ ئەمە زۆر مەترسیدار و مەترسیدار تریش دەبێ بە عێراق بە تایبەتی عێراق یا هەرێمی کوردستان یا هاوڵاتیان زیاتر خەسارت دەکەن لەم وەزعە بە تایبەتی لەم کاتەدا کە تەقانەوەی تەوەرەکان لەم تەمموزەدا لەم وەزع گەرمایی ئێستادا بەڕاستی نەفسیەت تەئسیرەکە لەسەر نەفسیەتی هاوڵاتیان و ئەتوانم بڵێم زیاتر وا دەکە ئابووری عێراق بەرەو خراپی بەرەو ڕوخان بڕوا و هەروەها ئەم جموجولانە کە ئێستا پەرەی سندووە ئەتوانم بڵێم هەم بەشێکی زیاتر مەسائلی پرۆپاگەندە و ئەعلامیشە بۆ داعش کە ئێمە هەین ئێمە وجودمان هەیە ئێمە زیندوو بوونێتەوە ئەتوانین دەستمان بگا بە هەر جێگایەک کە بمانەوێ یعنی چۆنەڵێن بیرڕوخێنین وەکو تەوەرەکان بێ یا وەکو دەوائری حکومی بێ یا وەکو دانانی بازنە بێ یا گردنی هاوڵاتیان بێ یا لێدانی پێشمەرگە و سوپای عێراق بێ ینی ئەمەیش ینی وەکو چۆنەڵێن پەیامێکە ئەتوانم بڵێم نامەیەکە بۆ حکوومەتی عێراق و هەروەها بۆ هێزی پێشمەرگەش کە ئێمە دەستمان ئەگاتە هەر شوێنێک کە بمانەوێ چالاکی خۆمانی تیادا بکەین جا لەبەرەوە ئەبێ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان پەلە بکەن بۆ چارەسەری ئەوە زعجکم داعش ئیستاکێ زۆر پەری سندووە و بەرەو زیادبوون دەڕا و خەسارەتەکانی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش زۆر خراپ دەبێت سبێنێ احتیمالە بۆ ڕینەوتەکان بتەقێنێتەوە احتیمالە مەسەلەن زیاتر لە موسسات و شەریکاتی گەورەی عێراق لە مەسافەکان بدرێ جا ئەبێ پەلە بکرێ بۆ ئەوەی نێرن زیاتر خەسارە بدان پێش ئەوەی خەسارە بدا پێویستە چارەسەر بکرێ. بەڕێز لیوا محەممەد سابیر شارەزای سەربازی زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.
زۆر سپاس بۆ ئێوەش مەمنون.